بەڵە خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە ئەویش مامەڵەمان لەگەڵ کەسانی بەساڵاتچوو لە نێو خێزاندا دەبێت چۆن بێت. بێگومان بەشێکی زۆر لە خێزانەکان ئەگە خێزانی بچووک بێ خێزانی گەورە بێ بەساڵاتچووی تێدا دەژی دایک بێ باوک بێ باپیر بێ ئەوەی ئەوترێت داپیر بێ پور بێ خاڵ بێمان بێ ئەژیر لەگەڵ کەسانەکە. ئایا ئێمە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین؟ ئایا کەسی بەساڵاتچوو ئەوەی دەوترێت وەکو منداڵ وایە هەست و نستی وەکو منداڵی لێتەوە؟ ئایا کەسی بەساڵاتچوو بێهێزە بێتوانایە دەبێت بە چاوی بەزەیی سەیری بکەین یان نەخێر ئەویش کەسێکە وەک هەر تاکێکی کۆمەڵگە و قۆناغێکی ژیانی تێپەڕێنە ئێمە دەبێت بە شێوازێکی زۆر دروست مامەڵەی لەگەڵا بکەین بۆی کە هیچ کاریگەریەکی نەرێنی یان هیچ دڵ لەخۆ ئەوی کە ئەڵێ ینی بێتاقەت ببێت ڕوونەدات یان شێواز و هەڵس و کەوت و ئەو زمانی جستەی لەبەر چاوی ئەوانە بەکاریدەین دەبێت چۆن بێت. ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری زۆر بەڕێز مامۆستا ساڵح سەعید سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵگەی نوێمان کردووە کە لەسەر ئەم تەورەیە بە وردی گفتوگۆ و گەنگەشەیەکەین. مامۆستا جەمە خێر بیت. مامۆستا وەک ئاماژەم پێکرد با بڵین زۆرینەی خێزانەکانیە بەشێکی زۆر لە خێزانەکان کەسێکی بەساڵاتچووی تێدایە ئەژی لە ماڵەکەیە وەک ئەوترێ بەرەکەتی ماڵ بۆ کەسانەوەی کە تەمەنێکیان بەڕێ کردووە هەم لە خیبرە هەم لە ئەزمون هەم لە ئاڕاستەکردنی ئەو خێزانەی کە لەگەڵیانایە. بەڵام گرنگەوەی ئێمەی گەنجەکان کە لەوان تەمەنمان خواردرە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین بە شێوازێک کە ئەوان هەست نەکەن بەوەی کە کەسێکی بێدەسەڵاتن کەسێکن ئێمە دەبێت بە چای بەزەیی سەیریان بکەین و دەوترێت زۆر جا دەوترێت بەساڵاتچووەک و منداڵی لێتەوە. بە گشتی ئێمە چۆن لەگەڵ کەسی بەساڵاتچووە لە خێزانە مامەڵێکی تەندروست بین؟ دەستان خۆش بێخوا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و ڕەحمەت بەسەرگیانی پێغەمبەر و یارانی پیشەکەوتوانی. ڕێز و سڵام بۆ جەنابتان بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست هەیە. خێر بنێ. وڵای طبعا لە پێشەکە ئاماژە بۆ کرد کە هەموو ماڵێک ئەگەر هەمووشی نەبێ زۆرینەی ماڵەکان کەسێکی بەتەمەنی تیا هەیە و نەکەر ئەوەش توانین بڵین هەمووان بەرەو ئەو قۆناغە ئەڕۆین. یعنی هیچ کەسێک نییە بە دەربێ لەوەی کە ڕۆژی لە ڕۆژان بە ساڵا بچێت و کە بگاتە ئەگەر مەرگ ڕێگەی بدا ئەگاتە قۆناغی کە پێوتێ قۆناغی بە ساڵاتچوونی پیری. ئەو قۆناغا ئەگەر سەیریکەین خوای گەورە لە قورئانە سێشتمان بۆ باسەکە یا سێ قۆناغمان بۆ باسەکە. الله الذي خلقكم من ضعف ثم جعل من بعد ضعف قوة ثم جعل من بعد قوة ضعفا وشيبة. ئەلێرەیە ئەگەر تێبینی بکەین قۆناغی مناڵی بەلاوازی ناوەبات، قۆناغی گەنجێتی بە قووەت و هێز ناوەبات، قۆناغی پیری بە لاوازی و پیری و پەککەوتەی ناوەبات. ئەمە باسەکە لەوەیە کە ئەو کەسانەی کە ئەگەنە حاڵەتێکە ئیتر توانا و هێزی کارکردن و ئەو شتانیان نامێنێ. هەرچەند باسی گەنجێتی ئەگەر لە پێناسەکانی تەنانەت ئومەی متحیدە ئەوانەشە کە باس کراوە گەنج باز دەکرێت لە 18 ساڵ بەرەو ژوورەوە هەتا ئەگاتە جاری وای ئەگاتە 50 هەندێک تا 55 شەر بە گەنجێتی نابێت. بەڵامی تر پێم وایە لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەک ئەمە ئەگۆڕێ. کۆمەڵگە هەیە عمری وەسەطیایە 80 ساڵە بەڵام ئومەتی ئیسلام 65 تا 70 ساڵە وەکو لە فەرمودەیەتوە. ئەم قۆناغە قۆناغێکە بەش بە حاڵی خۆم پێڵم قۆناغی نەضوج پێگەشتن، چونکە ئەگەر تێبینی بکەین خوای گەورە باسی ئەربعینیەمان بۆ کە فەرمێ حتى إذا بلغ 40 سنة قال ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه وأدخلني برحمتك في عبادك الصالحين. لآيتك كافرمي ذرية صالح وأم بيبخشوا صالحين بحسابك كواتا
ئەو قۆناغی کە ڕاستە قۆناغی پێشووتر عەطاء بووە، بەڵام من قەناعەتم وایە کە ئەو قۆناغش هەر قۆناغی عەطاءە، قۆناغێکە هەمووان پێویستیمان بەو جۆرە پیرانە هەیە، بە وەساڵەتوانە هەیە. ینی جملەیەکت فەرموو کە ئەگەر ماڵێک پیرێکی نەبێ حەقە بگەڕێ بە دوای پیرێکە پەیدای بکە بەخۆی، چونکە هەم دەرگای ڕەحمەتە، هەروەکو چۆن ئەڵێن مناڵ فریشتەیە لە ماڵە، پیریش فریشتەیە لە ماڵە بەڕاستی، چونکە ئەو مۆسپیەی کە لە فەرمودەدا هاتووە کە صلی الله عليه وسلم فەرموویەتی خوای گەورە شەرمەکە لە مووسپی، کەواتە ئەگەر پیاوێک یا ژنێکی مووسپی لە ماڵا بێ ماناوایە شەرمی خوا بەرامبەر بۆ ماڵە هەیە، کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە. قورئان زۆر جوان باسی ئەمەمان بۆەکە کە ئێمە چۆن مامەڵە بکەین، کە خۆی فەرمێ ئیما یەبلوغەن عندەکە الکیبەڕ ئەحەدوهما ئەو کیلاهما، یەکەمە فەرمێ چی؟ فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا. يعني يعملين بينج خالي تومار كدو لسوري مبارك الإسراء نريك سرتا كيف وقضى ربك ألا تعبدوا إلا إياه، يعني ما مەڵەکردن لەگەڵ دایک و باوک و لەگەڵ ئەوانەی کە ئەکەونەتە منێکەوە بەوابەستەی کردو بە عیبادەت لەگەڵ خۆیان. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه، اینجا فەرمێ وبالوالدين إحسانا، يعني هاوتەری بی یەکن، هیچ کاتێک بێڕێزی لەگەڵ عیبادەتە کۆ نابێتەوە لە بەرامبەر دایک و باوک و ئەوانەی کە تەمەنیان هەیە. لە فەرمودەدا هاتووە محمد صلى الله عليه وسلم پیغمبرمان فرموویەتی کە ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا. توقير بەوی قارسێرکردن بە هەیبەتەوە مامەڵەکردن لەگەڵ گەورەکەیە کە هەیبەتێکی بێتێ کە ویقاری لێ ببارێ. لەبەرەوە لە ڕاستیە ئەوانەی کە ڕێز لە خاوەن تەمەنەکان ئەگرن بەڕێزەوە مامەڵیان لەگەڵاکەن، یعنی بەڕاستی ئەوانە قەرزێکە دوای وەری ئەکردنەوە، ئەگەر بە جۆرێکی تیژ مامەڵە بکەن هەر وەری ئەکردنەوە. لەبەرەوە ئەو بنەماجوانەی کە قورئانی پیرۆز باسی ئەکات کە ئەبێ ئاگای یعنی مامەڵەکردن لەگەڵ ئەم کەسە بەتەمەنانە سەرەتا ئەبێ لە زمانیەوە دەست پێ بکە. فلا تقل لهما أف، زانان ئەفەرمون کە ئەگەر لە ئۆف خواردتر هەبوایە خوای گەورە باسی ئەوەیە کرد، یعنی نابێ ئەو بکەی لە دەستی. ئێمە هەموو ئەبزام ئەو کورتە ڤیدیۆیەمان بینی کە ڕۆژێکان باوکێک لەگەڵ کوڕەکە دانیشتو چۆلەکەیەکێت نیشتەوە دارەکەەوە پێڵێ ئەوە چی کوڕم، هەڵە چۆلەکەیە. دووەم جار پرسیاری لەیەکە ئەوە چیە کوڕەکەم، بابە ئەو چۆلەکەیە. سێهەم جار تووڕا بێت، دوای دەفتەرێک هەڵەگرێت وی هێنێت و هەڵە کوڕم ئەو دەفتەرە ئەو لاپەڕێم بۆ بخوێنەرەوە. کەی خوێنێتەوە ئەڵێ ئەمڕۆ بەرواری ئەوەندەی ساڵی ئەوەندێ کوڕەکەم کە ناوی فڵانە ئێستا تەمەنی گەیشتوتە 3 ساڵ. چۆلەکەیەک هات نیشتەوە بە دارەکەوە 18 جار پرسیاری لێ کردم، وتی ئەوە چییە؟ من بە قوربان و بە ساخۆوە وتم ئەوە چۆلەکەیە. 18 جار. ئیتر کوڕەکە لێرە دەستی کرد بە گریان، زانی کە هەڵەیەکی گەورەی کردووە لە بەرامبەر باوکە. لەبەرەوە ئەوەی کە ئێستا باوکەکان بۆ مناڵەکانی ئەکەن، پێم وایە ئەگەر ئینسان هەتا باوک لە دەست نەدا یا دایک لە دەست نەدا ئازاری نەبوونی باوک و دایک نازانێت. قەناعەتم وایە ئینسان ئەگەر لە تەمەنی گەورەی یا باوک و دایک لە دەست بە ئێشەکەی زیاترە تا لە تەمەنی مناڵیە، چونکە خۆی زانێ باوک چییە کە خۆی بۆ بە باوک، خۆی زانێ دایک چیە کە خۆی بۆ بە دایک. یعنی لە ئینەکە بینیم
دایکێکی سعودی کوڕەکەی داوای پارەی لێ کرد دیار بوو ڕۆژانی خۆی یابوویە بەڵام داوای ڕۆژانی زیاتری لێ کرد ئەویش وتی ئەمڕۆ نادەمێ دوای دایکەکە دەڕۆڵە بڕۆرە و دوکانە 2 کیلۆ تەماتۆ ئەو شتانە بۆ بێن تی باشە بەڵام دوایی وەرەقەیەکی هێنا نووسی نرخی ڕۆیشتن بۆ دوکانەکە 3 ریال نرخی کڕینی شتەکە 5 ریال نرخی ئەوەی تر ئەوەندە ریال نرخی هێنانی شتەکان بۆت ئەوەندە ریال ساوی کرد نزیکی 100 ریالی لەسەر دایکی حساب کرد ئیتر وەرەقەکەیدایە دەستی دایکی و دایکی خەریکی ئەمە کاتێکی تر تەبان هەویری ئەشێدا چووە لایەوە و ئەو وەرەقەیە بۆ ئیمزا بکە ئەویش سەیری وەرەقەکەی کرد و خەندەیەکی بۆ کرد و لە پشتی وەرەقەکە نووسی نرخی 9 مانگ و 9 ڕۆژ بە پێسی سکەڵگرتن نرخی 2 ساڵ شیردان نرخی 18 ساڵ تەمەن کە لەگەڵ تا شەون و خونیم کێشاوە بە ئازاردا ئازارم کێشاوە بە برسێتیت برسیم بووە بە توینێتی توینوم بووە شەون خۆنیم کێشاوە نرخی هەمووی خۆشەویستیەکە ئەیدەم بە تۆ داوای یەک شتی تر ناکەم لێت کە وەرەقەکەی دایەوە کوڕەکە سەیری کردەویش دەستی کرد بە گریان یعنی دایک و باوک ئەمەن بۆ مناڵەکانیان لەبەرەوە ئەلێریایە کە خوای گەورە فێرمانەکە کە ئاگاتان لە زمانتان بێت هەروەکو چۆن مناڵێک ئەبێ باوکو دایک هەندێک کەلیمات هەیە بەکارینێنن لەبەرەوەی کە مناڵەکە هەڵی نەگرێ بۆ داهاتوو ببێتە کاڵای باڵای گوتارەکانی ژیانی ئێمە پێچەوانەکەی ئەبێ وەرگرینەوە لە کاتی تەمەنی دایک و باوکەکە ئەبێ ئاگامان لەوە بێت کە چۆن دایک و باوکەکە زۆر ئاگا لە زمانیان بووە کە ئێمە فێری جنێ و فرۆشی فێری خراپەکاری فێری چی و چی تر نەبین ئەبێ لێوە ئاگامان لەوە بێت کە تەنانەت بە وشەیەک بە 2 کەلیمە بە 2 پیت بە 2 حرف ئازاریان نەدێن ئۆف نەکەین لە دەستیان ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی هەڵنەشاخان بڕوویانە وەلا تەنهەرهما خوای گەورە وا فەرمێ بەداخەوە جاری وا هەیە یعنی من خۆم بەش بە حاڵی خۆم نەوەتەکان بوو ئەو کاتە پاسی پۆلۆنی زۆر بوو لەناو پاسەکە دانیشتووم دایکێک کچەکەی نیمچە دانە پۆشراوە بۆ بڵێن قیژانی بەسەر دایکەکەیە لە ناو پاسەیە یعنی کە ئەنەوە ئەمایتر ئەم خۆی زۆر بە مهمە زانێت دایکەکەی بە نەخوێنەوار و بە دواکەوتووە زانێت نازانێت ئەو دایکە قوتابخانەیەک بووە ئەویش و براخوشەکانی تریشی پەروەردە کردووە بەڵکو دەیان پیاوی تر کە چوونەتە ئەو ماڵەنانیان خواردووە هەر پەروەردە بوون چونکە بە جۆرێک لە جۆرەکان دایکەکان بە تایبەتی دایکەکانی جیلی پێشوو قوتابخانەیەک بوون بە بێدەنی وانیان ئەوتەوە بە تربیە بقودوە التربیە بالقودوە تربیەتی مناڵەکانیان ئەکرد بە قودوە دایک و باوکانی ئێمە وا بوون نەخوێنوار بوون بەڵام قوتابخانە بوون ئێمەیان فێری زۆر شت کرد غیبەتیان نەئەزانی قسەی ناشرینیان نەئەزانی جنێویان نەئەزانی لەبەرەوە کاتێک کە ئەم پیرە لە ماڵایە ئەبێ ئینسان چۆن جورئەت بکە دەنگ بەرز کاتەوە بەرامبەری هەڵبشاخێ بەڕوویە ئەم هەڵشاخانە بەڕوویە باجەکەی زۆر گەورەیە یعنی بەڕاستی لە شوێنێکە ئەم کوڕەیان ئەم کچە باجەکەیەدا حەس ئەکا لەو کاتەیە زۆر گەورە سیر کرێ بەڵام لەو شوێنەیە باجەکەیەدا لەبەرەوە سیرەکەی زمان گرنگە لە بەرامبەر دایک و باوکو و بەتەمەنەکانە کە ئەبێ ئینسان زۆر ئاگای لیان بێت مناڵێک باوکەکە تەبەن هۆدەیەکی دروست کردبوو بۆ باوکەکەی لە حەوشەیە بەجیادای نابوو مناڵەکەش
وێنەیەکی کێشە وێنەی خانوویەکی جوانی کێشە لەو لاشۆ ژوورێکی بچکۆلەی کێشە باوکە کەوتی ئەمە چییە کوڕم باوکە گیان ئەمە ئەوەیە کە من گەورە ئەبم ئەمە خانووە ڤێلاکەی منە گەڵ ژنەکەمە لەگەڵ مناڵەکانمە ئەو ژوورە بچکۆلەش ئی تۆیە ئەو بۆ تۆ یەکێکی تر کەوچکێکی داری دروست کرد بوو باوکی لەگەڵ قاپێکی دار لەبەرەوەی کە چەند جار لەوانەیە قاب لە دەستی کۆتباتە خوارۆشکاوێ بە کوڕەکەی وت کوڕم لەمەودا ئالم قاپەیە خواردن بەرە بۆ باپیرت کوڕەکەش بە کەوچکەکە بە قاپەکەی کێشە تەقەتەقی لێ هێنا دی باوکە تۆش کە پیر بووی لەم قاپەیە و بەم کەوچکەوە خواردن هێنمە بەردەمت بۆی بیخۆی لەبەرەوە یعنی بەڕاستی ئەم بابەتە بابەتێکی زۆر هەستیارە و ئەبێ ئینسان هەموو گیانی بلەرزێ کاتێک کە باسی شێوازی مامەڵەکردنەکرێت لەگەڵ پیرەکانە بەداخەوە مامەڵەکردن لەگەڵ ئەوانەی کە تەمەنیان هەیە ئەبێ لە قوتابخانەکانە بەوانە بوترێتەوە ئەگەر تێبینی بکە ئێستا لە مالیزیا و لە ئەندونیسیا لە قوتابخانەکانە تەنانەت و ئازانم لە سینیشیانی ئەم حاڵەتە هەیە قوتابیەکان لە سەرەتاییە ڤیدیۆیان پیشانەدەن باوکەکان چۆن خەریکی کرێکاری و خەریکی حەماڵی و خەریکی وانەوتنەوە و خەریکە ڕۆشن بۆ فەرمانگەکان و عەرق بە نێوچەوانیانە دێتە خوارەوە و هیلاک و شەکەت و ماندوون مناڵەکان هەمویان سەیری ئەمە ئەکەن بۆ ئەوەی فێریان بکەن کە شکۆی باوک چەنە ئەم باوکە هەروە بە ئاسانی ئەم خواردنە نایەتە ماڵەوە بۆی ئەم مناڵە بە ئاسانی پەروەردە ناکرێت بە ئاسانی گەورە نەکراوە یعنی ئەگەر ئێمە ئاگامان لە حاڵەتی لەدایکبوونی خۆمان ببوایە کە چۆن پەروەردەکراوین چۆن دایک و باوکەکەمان بە دیارمانەوە بووە چۆن لەگەڵ هەموو ناڕەحەتێکا و لەگەڵ هەموو پاکردنەوەیەکە دایکەکە خۆی کردووە بە قوربانی ئەو مناڵە ئەدەبمان بۆ دروست ئەبوو کە ئەبوو هەر بە پێوە بۆستاینایە ئەبوو لە حزوری دایک و باوکە شەرممان بکردایە هەروەکو چۆن لە یەکێک لە ئەسەرا کە هاتووە یەکێک لە خواناسان لەگەڵ باوکەکەیە دانیشتووە خەریکی خواردنە کەوچکەکەی بەدەستەوەیە باوکێشی کەوچکەکەی خۆی بەدەستەوەیە کەوچکەکەی بەدەستەوە گرتووە چاوەڕێی باوکێتی کەوچکەکە بەڕێ بۆ دەمی تی کوڕم بۆ ناخۆیت تی باوکە نامەوێت کەوچکەکەم پێش کەوچی تۆ بکەوێت زۆر باش مامۆستا لەوانەیە لە تەمەنی سەڵات چووندا کەسەکان تووشی ناومێدی بێن کاتێک کە تەمەنیان بەرەو هەڵچوون ئەشێت تەمەنیان زیاد ئەکات زیاتر نزیکە بنەوە لە مردن زیاتر بیر ئەکەنەوە لە ژیان تا چەند پێویستە کەسانی چواردە وەروا بکەن کە ئەمان هەست بۆ ناومێد بێ ناومێدیە نەکەن هەست بۆ هیوایەکی زۆر بکەن لە ژیاندا سەر ڕای ئەوەی کە تەمەنێکی زۆریشیان هەیە وەڵای تەبەن ئێمە باسی کۆمەڵگەیەکی موسڵمانەکەین کۆمەڵگەی موسڵمانیش لە هەر قۆناغێک لە قۆناغەکانە ئەو قۆناغا بە قۆناغێک ئەزانێ بۆ قۆناغی دواتر بە تەواوکاری هەروەکو چۆن تۆ بە پلەکانەی کاسەرەکەوی هەر پلە کەس ئەی بڕیت تەواوکەرە بۆ پلەیەکی دواتر پێم وایە دایک و باوکەکانی ئەوانەی کە ئەکەونە تەمەنێکەوە ئەگەر کەسانێکی پەروەردەکراو بن بە پەروەردەی دینی خۆیان ئەهلی مزگەوت و ئەهلی تەخوا و خواپەرستی بن ئەو حاڵەتی بێئومیدیان بۆ دروست نابێت چونکە ئەو حاڵەتی بێئومیدیە بۆ کەسێک دروست دەبێت کە تونێلێک ببینێت زۆر تاریکە ئەو سەری تونێلەکە زۆر بە وەی شومە و ناخۆشی ببینێت بەڵام کەسە ئیماندارەکان لەو تەمەنەیە یعنی حتا ئەگەر حاڵەتێکی جۆرێک لە بێتاقەتی بۆ دروست بوو لەوەی کە ئەمرێ و ئەچێتەوە بەردەمی خوا ئەبێ جارێ ئەم مناڵانە ئاوا بە دایک و باوکەکان بڵێن وەکو چۆن فەرموودەکە ئەفەرمێ إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث کە ئینسان مرد هەموو کردەوەیەکی لێدا ئەبڕێ إلا لە سێ ڕێکەوە نەبێ یەکێکیان مناڵەکانێتی کە دوعای خێری بۆ بکەن لەبەرەوە ئەبێ بەڕاستی
بە شێوەیە مامەڵی لەگەڵ ئەم دایک و باوکیا بکرێ ئەو بە تەمەنیا بکرێکە پێی بڵێ ژیانی تو هەر بەردەوامە هەر بە فعلی جوایە یعنی تەمەنی ئینسانی ئیماندار هەر ئەم تەمەنە نییە تەمەنێکە بە درێژایی ڕۆژی لەدایکبوونی هەتایە چونکە ئەم بەردەوام لە خێرایە تەنانەت ئەو کەسانەی کە ئمە زۆرجار لە مزگەوتە هەندی لەو پیاوە ڕیسپێ بە تەمەنانە دەستیان لە پشمانەدا و دوعای خێریان بۆ کردینیان گوت کوڕەکان دەستان خۆش بێت ئێوە قورئان فێری مناڵەکانەکەن بەڕاستی ئێوە زەخیرەی ئەم میلەتن ئەم ئومەتن ئەمانە ئێمە لە کاتێکا کە کۆچی دواییانە کرد ئەچوینە ناو پرسەکان و ئەمان گوت خوایە ئەمام حاجە ئەگەر کوڕی نەبوو ئەهلی مزگەوت بێ ئەمە کوڕی ئەو بووین و ئەهلی مزگەوت بووین خوایە لە هەموو خێرەکانمانە شەریکی کە لە هەموو شەڕەکانمانە تەریکی کە بە جۆرێ لە جۆرەکان ئەوانە ئەبوونە شەریک و ئەبنە شەریک لە کار و کردەوەی هەموو ئەو گەنجانەی کەوان پشگیریان کردوون و دوعای خێریان بۆ کردوون لەبەرەوە کاتی حاڵەتی نائومێدی کە دروست ئەبێ یا حاڵەتێک کە جۆرێک لە ڕەشبینی دروست دەبێ لە بیری ئەچێتەوە ئەبێ بەڕاستی بیریان بێنێتەوە بە تایبەتی لەو تەمەنەیە باوک و دایک زۆر حەزەکە چیرۆکی شۆڕە سواریەکانی و قوربانیەکانی ژیانی خۆی باسکاتەوە پێویستە ئەم مناڵانە لەو کاتەیە گوێیان بۆ بگرن گوێگرێکی باش بن با پرسیاری لێ بکە تۆ چۆن کاتەکانت بەسەرە برد چۆن ڕزقت بۆ ئێمە پیا ئەکرد چۆن ئەوە دەکرد چۆن کار و کاسبی دەکرد دایکە چۆن ئێمەت بەخێوە کرد لە کاتێک کە ئێمە ئەگەر حاڵەتێکمان بەسەر هاپاتە یعنی ئیتر تەمان ئەمە ئەمەلێکی بۆ دروست دەکاتەوە جارێکی تر ئەم دایکە ئەم باوکە ئەچێتەوە سەر قۆناغەکەی پێشوو هەروەکو چۆن هەموو ئازارێکی هەموو ناڕەحەتیەک ئێشێک دروست دەکاتەوە هەموو سەروەریەکیش کە ئینسان تۆمارێکە لە ژیانیە کاتێککە ئێنێتەوە یادی خۆی عەزم و ورەیەکی تری ئەداتێ بۆیە زۆرێک لە زانایان لە بواری پەرپێدانی مرۆییە باز دەواکەن کە چەند باشە تۆ وەرەقەیەک بێنی سەرکەوتنەکانی خۆت بنووسیت یعنی هەر من خۆم ئەوە کرد مەسەرەن وەرەقەیەکم هێنا لە سەرەتاییە لە پۆلی یەک بەوە دەرچووم پۆلی دوو ئاوا دەرچووم پۆلی سێ ئاوا دەرچووم لە قۆناغی تو ئاوا چوومە مزگەوت ئاوا چوومە قورئان فێر بووم ئاوا یعنی سەیرەکەی کاتێک کە تۆ شتەکان تۆمارەکەی کۆڵێک دڵت خۆشە بێت دەست خۆش بێ مامۆستا بەڕاستی قسەکانت ینی زۆر نەرم و لەسەرخۆ وەکو خشت ینی ڕیزتکردن و دیوارێکی جوان لێ دروستکردن ئێمە تاکە تەورە لە پەیامی ڕۆژ پێشکەشکار بتوانانی بێتمان دوو پرسیار بکەین بەهۆی بابەتەکە کە گرنگ بوو قسەکانی جەنابیشت کات لەوە زیاتر دەرفەتمان پێ نایە زۆر بەڕێز مامۆستا ساڵح سەعید سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵگەی نوێ سپاس بووی کە لەم تەوەری لەگەڵمان بووی مامۆستا گیان سپاس